الله أكبر. داواکاری ئەو دوانەی کەمان بۆ بێنێتەوە دوانی کەمان بزرە لەوێ پیاوەکەی و کوڕێکی هەر لە ئیجەیە لە دەریای ئیجا. وڵی ئەمە ڕووداوێکی ناخۆش بوو لە 2012 2021 ئەو یەختە بە نزیکی 75 نەفرەوە لە دوورگەیەک لە دوورگەکانی یۆناان دیار نەمان تاکو کە سواری یەختەکەش بوون بیستی ماگنامەیان بۆ من نامە دەنجەکەم پێم ئەوکتایمەوە لە جەنگەڵەکانین سوار دەبین سوار یەختەکە دەبین و گردن ئازاکم و گردنی ئازایەک داواکاریان نردویانی کە لەیان خۆش بووکتیان لە کەس بەڵە چکە ئاگداریم کە سوکەکەیسەکان بووین کەسێکی ناخۆش بوو بەس ئێمە نەبووین بەڵام ئەو ڕووداوای کۆیە دوو عیلێ کۆیە بوون ئەوانە نەک عیلە بڵێم برابوون ئەوانە کاکەژار عیلی ماڵی کاک محەممەد لەگەڵ کاکەژار و کاگڕێبوار دوو عیلە بوون کاگڕێبوار بە 5 کەسەوە تەنها ئێستا یەک منداڵی ڕزگار بوو کاکەژار هیچ کەسیان ڕزگار نەبوو لە عیلەیەکی چوار کەسی یعنی بەڕاستی کارەسات و هەمی کارەسات بوو هەر ڕۆژێکیش ناخۆشە برینێت لێنوێ دەبێتەوە کە مەیتێکت بۆ دێتەوە ناخۆشە یعنی برینەکەت لێنوێ دەبێتەوە و خزم و کەس دیسان برینەکە نوێ دەبێتەوە هەستێکی ناخۆشە بەڵام لە هەمان کاش ناخۆشە کە مەیتی ئازیزێکت دێتەوە لە وڵاتێک نەبێت کە دوورە دەست بێت کە نەیگەیتێ وڵات داواکاریمە ئێمە ینی حکومت بابێ ئەو مەسرفەی لەو مەیتی دەکا کە دەیهێنێتەوە لێرە بیداتێ ژیانی پێخۆشکە بۆ نمونە مەیتێکیەوەها 2 دەفتەر تا 3 دەفتەر دلار مەسرفیتی ئەگەر هاوڵاتێک 2 دەفتەر تا 3 دەفتەر دلاری بداتێ بڕۆکە وڵات جێناهێلێ وەڵا هەوڵەکان هەمووی لە سەرخەتە بە هەموو لایشی هەموو لایشی لە سەرخەتن ئیشەڵا پشت بەخوای گەورە ئەوها یەک بێگەوە بیان دینەوە بۆ ما بنێرنەوە مەمنونیان دەبین یعنی چۆن دڵمان هەر چۆنەشوی فراوانتر دەبێت لەوەی لە چاوەڕوانی بین الله أكبر. السلام عليكم ورحمة الله.